سڵاوتان لەبێم کاتتان باش دیارە ئێمە ئێستا لە نەخۆشخانەی دەرونی شەهید سەلاحی مهندسین ئەم نەخۆشخانەیە تایبەتە بۆ کەسە بەخشراوانەی کە بەجۆرەجۆرەکان دۆخی دەرونیان خراپە یاخود ئاڵۆزە لێرەدا ئەم شوێنیان بۆ کراوەتەوە ئەمڕۆژ بە ئامادەبوونی بەرپرسانی پارێزگای سلێمانی دیارە پێشانگایەکی تایبەتی شێوەکاریان بۆ کراوەتەوە ئەو نەخۆشانەی لێرەدان پێشانگایەکەی کاری دەستی و شێوەکاریان بۆ کراوەتەوە دیارە ئەو وێنانە ئێستا دەیبینن پێشانگای کاری دەستی ئەو نەخۆشانەیە کە لەم نەخۆشخانەیە دەمێننەوە ڕۆژانە جگەلەوەی چارەسەریان بۆ دەکرێت لەگەڵ ئەوەدا سەرقاڵی دروستکردنی وێنە و وەرزشکردن و لەگەڵ ئەوەدا میوزیک ژەنینن بۆ ئەوەی دوور بخرێنەوە لەو کەشەی کە لە ڕووی دەرونیەوە تێکەوتون. ئێستاش بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و قایمقامی سلێمانی ئەم پێشانگایە دەکرێتەوە و پێشانگاکەش دیارە لەسەری زۆربەی وێنەکان نووسراوە بۆ فرۆشتنە دیارە داهاتەکەشی بۆ نەخۆشخانەکە یا بۆ خود بۆ ئەو کەسانی کە وێنەکانیان دروست کردووە خەرج دەکرێتەوە. دیار لە سنووری پارێزگای سلێمانیدا دوو نەخۆشخانەی هاوشێوە هەیە ئەم نەخۆشخانەیە تایبەتە بە ڕەگەزی نێر نەخۆشخانەیەکی دیکەشەیە کە نەخۆشخانەی سۆزی دەرونیە بە هەمان شێوەیە شاری سلێمانی تایبەتە بەو نەخۆشە بەخشراوانەی لە ڕەگەزی مێن ئەم دوو نەخۆشخانەی دەرونین لە سنووری پارێزگای سلێمانیدا هەن و نەخۆشەکانیان زیاتر لە شاری سلێمانی و دەوروبەری و تەنانەت پارێزگای کەرکووک و هەولێریش و خوار و عێراقەوە ڕووی تێدەکات. هاوکات کەمێک لەمەوەەر بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند کە دەستیان کردووە بەوەی کە نەخۆشخانەیەکی دەرونی گەورە بکەنەوە شوێنیان بۆ تەرخان کردووە و بازرگانان و سەرمایەدارانی شاری سلێمانیش دیارە لە ڕووی خەرجیەوە ئەویان با بەڕێوەبەری تەندروستی ڕاگەاندووە کە هاوکاری دروستکردنی ئەو نەخۆشخانەیە دەبن. كما جوار سخته كان وهنا كان تقريبا قدرتي ذهنيا كانت بحكم علاجي زور بحكم وين خوشة كما هو زور لقال أنا هو تأثيري دستان خوش إيشك قرصة ثانية والله دستان خوش بابرام
چیتە؟ ناکرێ عکس بمەوە؟ دکتۆر گیان هەنێکمان هەر ڕاست خوێن چی تاکە ڕۆژتان باش بەخێر بێن سەر چاو دیارە ئەمڕۆ یەکێک لە ناوەندە تەندروستیەکان کە خزمەتێکی زۆر گەورە بە مرۆڤایەتی و بە پارێزگای سلێمانیەکە نەخۆشخانەی شەی سەلاحی موهەندیسە کە ئەم نەخۆشخانەیە لە بنەڕەتدا بنەماڵەی شەی سەلاحی موهەندیس لەسەر ئەرکی خۆیان نەخۆشخانەکەیان دروست کردووە و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیش خزمەتگوزاری تەندروستی بۆ نەخۆشانە پێشکەشەکە کە باری دەرونیان ناجێگیرە و ئەو کەسانەی کە شیزۆفرینیانەیە لێرە چارەسەرەکرێن و شێوازی چارەسەرەکەشیان شێوازێکی زۆر سەردەمیانەیە. ئێمە لێرە ئەمڕۆ ئەم پێشانگایەمان کردەوە هەم بۆ دەرخستنی توانا و بەهرەکانی و کەسانەی کە نەخۆشیەکانیان هەیە و بیسەلمێنین کە ئەوانە ئەگەر چارەسەر وەرگرن و خزمەتگوزاری پێویستیان پێشکەش کرێ وەکو مرۆڤ یاسایی ئەتوان کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و هەم بۆ سپاسکردن و دەستخۆشیکردن لە پزیشکان و کارمەندانی ئەم نەخۆشخانەیە کە بەڕاستی ئەرکێکی ئینسانی گەورە کێشن. یعنی لەوە چێت ئەم قسەیە تۆزە نەشیاو بێ من لەسەر تەلەڤیزیۆن بیکەم، بەڵام ئێوە بیەن نەبەر چای خۆتان کارمەندی تەندروستی لەم نەخۆشخانەیە بەبێ موچە لەم بارودۆخە خراپەدا هەڵەسێ بە تاشینی سەری نەخۆشەکان لێکردنەوەی تووکی بنباڵیان وەشتی تریش کە ئەمە تەنانەت خوشک و براژ ئامادە نییە ئەم خزمەتگوزاریە پێشکەش بە نەخۆشەکان بکە، بەڵام ئەمان لێرە هەموو نەخۆشەکان پاک و تەمیز ڕاگرن چارەسەریانەکەن و ئەو کارانەی ڕۆژانە بۆ احتیمامکردن بە خۆیان پێویستیان پێێتی ئەمان بۆیان جێبەجێەکەن سەرڕایەوەی هانیانەدەن بۆی کاری هونەری و ژیانی ڕۆژانەی خۆیان بەرنەسەر و ئێمە وەکو دەوران کۆمەڵێک نەخۆشیێنە ئێرە ماوەیەک چارەسەر وەرەگرن بڵێن کاریگەری باشی چارەسەرەکان لەسەریان دەرەکەوێ ئەنەرێنەوە ماڵەوە لەوێ ژیانێکی ئاساییە بنە سەر تا ماوەیەک و پاشان نەگەڕێنەوە. منەمێ لێرەوە بڵێم ئەم نەخۆشخانەیە فشارێکی زۆر زۆری لەسرە و ژمارەیەکی زۆر نەخۆش لە لیستی چاوەڕوانیایە. ئێمە بەهۆی بارودۆخی ئابۆری حکوومەتەوە ناتوانین نەخۆشخانەکە گەورە بکەین و خزمەتگوزاریەکە زیاد بکەین، بۆیە لێرەوە داوا لە خێرخوازانی شاری سلێمانی یەکەم ئێمە پلانێکمانەیە بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی دەرونی گەورە بێ لەوەی کە ژمارەیەکی زۆری نەخۆش لە ئێستا زیاتر وەرەگیرن جۆری چارەسەرەکەشیان ئەتوانم بڵێم چارەسەرێکی باشترە بێت لە ڕووی کواڵەتیەوە لەبەرەوەی هەموو پزیشکانی دەرونی کە ژمارەیان زۆر کەمە لە پارێزگای سلێمانی ئەتوانین لێک نەخۆشخانە کۆکەینەوە بە پێچەوانەی ئێستەوە کە لە سێ نەخۆشخانەی جیاواز کار دەکەن و ئەرکێکی زۆریان لەسەر ناتوان وەکو پێویست ئەرکەکانیان جێبەجێ بکەن. دووبارە بەخێر بێن سەر چاو. بەڵێ ئەوانە پێویستە لیژنەیەکی پزیشکی بیان بینێ و ئەو لیژنە پزیشکە کە بڕیاریدا ئەمە نەخۆشی شیزۆفرینیانەیە لێرە داخڵەکرێن و ئەو ماوەی لێرە مێنەوە کە پێویستیان بە چارەسەرە تا بە تەواوەتی بارودۆخی تەندروستیان جێگیرە بێت پاشان نەگەڕێنەوە ماڵەوە. دکتۆر لە پارێزگای هەولێر ڕێژۆنەکانی کۆرۆنا توولکراونەتەوە سزای خەڵکت لێن لێرە تۆ قسە چی لەسەر ئێمە جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکان لە هەموو کات زیاتر ئێستا پێویستە لەبەرەوەی کە
ئێمە تەنها فاکتەری کات لە بەردەمماناماوە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بێت بۆ ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە پابندی ڕێنمایەکان وە پێمان باشە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێشوێنەکان تونند بکاتەوە و جێبەجێکردنی ڕێشوێنەکانیش پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە یعنی بێ ئەوان جێبەجێ بکەن. بارودۆخی کۆرۆنا تا ئێستا بارودۆخێکی ترسناک نییە و پێویست ناکە خەڵک تووشی دڵڕاوکێ بێ بەس خەڵک خۆی پارێزێ چونکە ئێمە ڕاستە ژمارەکە زیادی کردو بەڵام ئێمە لەسەر ژمارەی داغڵبوون لە نەخۆشخانەکان و ژمارەی مردن بڕیاە دەین بارودۆخی سلێمانی چۆنە تا ئێستا بارودۆخێکی خراپ نییە. ئەزانی چۆنە من پێم باش نییە خەڵک بابەتی ئەم ڤایرۆسە تازە و کۆنا بکات بە بابەتێکی ڕۆژانە و باسی لەسەر بکرێن ڤایرۆسە تازەکە و کۆنەکە ڕاستە قسە لەسەرەوە کرێ زووترە گوازرێتەوە تەمەنەکە جیاوازە بەڵام ئەمانش تا ئێستا لێکدانەوەیە ئەم ڤایرۆسە هەمان نیشانە هەیە و بە هەمان جۆر دەرەکەوێت لە نەخۆشەکانە و هەمان چارەسەریشی ئەدرێتێ بەڵام ئەگەر لە نەخۆش بڵین ئەم زیاتر بڵاو بێتەوە لە ڤایرۆسەکەیتر ئەو پێویستی بە لێکۆڵینە شتی زانستیە زۆر کاریگەری نییە لەسەر بابەت. ئێستا چەند کەس ڤاکسین وەرگرتو لە سلێمانی و کەسانی کە وەریان گرتووە تا ئێستا هیچ ئاڕازێکی خراپ بەڵێ ژمارەیەکی زۆر لە کارمەندانی تەندروستی ڤاکسینەکەیان وەرگرتووە پزیشکان تا ئێستا هیچ نیشانەیەکی لاوەکی کە ئەوەندە گرنگ بێت باز بکرێ نییە بە هیچ شێوەیە. بەڵێ من هیچ نیشانێکم تیا دەرنەگەوە تۆزە کۆرۆناکە نوکەی بۆ کردمەوەڕەوە ئەو پەیوەندی بە ئێمە نیە نەورۆز ینی ئێمە ڕێکارەکانی خۆمان ئاشکرایە بە پارێزگا و بە وەزارەتی ناوخۆمان وتووە ئەوانە بێ ڕێکار بگرنە بەرەو پەیوەندی بەوانەوە کە ئێمە تەنها ینی هینێن هۆشداریە دەی کاکتۆکۆی کە باسەکرێت لە ناوەندەکانی خوێندکاران بایکۆتیان کردو لە ئەمە کاتە باسیواکە ڕێکارەکەی خۆپارێزینە قوتابخانەکانە لاواز چۆن چاودێریەوەکە. ئەزانی ئێمە وەکو پێم وتی ئێمە ئەرکی ئێمە ئەوەیە ئێمە هۆشداری ئەدەین ڕێوشوێندانین ئێمە لایەنی جێبەجێکار نین دەم کارە ئەبێ وەزارەتی پەروەردە و وەزارەتی ناوخۆ ئەم کارانە جێبەجێکە ئێمە ئەڵێن پێویستە خوێندکار ماسک بەکاربێنێ ئیتر ئێمە ناچین بزانین کێ بەکاریە ناوە کێ بەکاری نە بەڕاستی وەرکی قوتابخانەکە خۆیەتیە ببیکە. زۆر